قامێکی عەرەب بۆ قەزای داقوق لەلایەن ڕاکان جبوری پارێزگاری بۆ کالەتی کەرکووکەوە کە پۆستە پشکی کوردە هەردوو پێکهاتی کورد و تورکمان لە قەزای داقوق دژی بڕیارەکەی ڕاکان جبوری گرت بوونەتەوە ناڕەزایی دەردەبڕن. ڕاستە خۆ پامنێرمان شاڵا عومەر لەگەڵ مەبێت شاڵا ئەم کاتت باش زانیاری زیاتر چێ سەبارەت با گرزبوونەوەکەی کورد و تورکمان لە قەزای داقوق دژی بڕیارەکەی ڕاکان جبوری. باڵێ دالیا سڵاوتان لێبێ من ئێستا لە بەردەم قایمقامێتی قەزای داقوقم دیارە هەردوو پێکهاتەی کورد و تورکمان دژی دانانی قایمقامێک لەلایەن پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووکەوە کە بە نەتەوە عەرەبە و هاوکات دانیشتووی قەزاکە نییە ماوەی چەند ڕۆژێکە دیارە لێرە گرت بوونەتەوە و لە بەردەم بینای قایمقامێتی قەزاکە خێمەیان هەڵداوە و لێرە گرت بوونەتەوە باز لەوە دەکەن هەتاوەکو ئەو بڕیارە هەڵنەوەشێندرێتەوە ئەوان لەم گرتبوونەوەیە بەردەوام دەبن و ناهێڵن دەوامی ئاسایی لە نێو قایمقامێتی قەزاکە بکرێت چونکە وەک خۆیان دەڵێن ئەمە غەدرە لە دانیشتوانی ئەم قەزایە دەکرێت بەو پێی ئەو کەسێک کە دانراوە خەڵکی ئەم قەزایە نییە هاوکات بە پێی ئیستحقاقیش بێت ئەوە دەبێت کەسێک بێت یان لە پێکهاتەی کورد یان لە پێکهاتەی تورکمان بێت چونکە لە کەرکووک لە کوێی ئەو چوار قەزایە هیچ کوردێک قایمقامی نییە. من ئێستا بۆ زانیاری زیاتر دەمێت بچمە لای مامۆستا غەفور جێگری لێپرسراوی مەڵبەندی ڕۆژهەڵاتی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان. مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر بکرێت باسێکی ئەم گردبوونەوە بکرێت و ئامانجەکانتان. ئەم گردونەیە بەڕاستیەکەی پێک هاتووە لە نەتەوەی کورد و لە نەتەوەی تورکمان لە نەتیجەی ئەوە هاتووە کە هەستمان کردووە تەحمیش کراین هەردوو نەتەوەکە محافزی بە وەکالەت ڕاکان جبوری هەستاوە بە دانانی قایمقامێک بەبێ ئەوەی ڕەچاوی قەومیات بکە لەبرا لە محافزەی کەرکووک 4 قایمقام هەیە 3 عەرەبایەکی تورکمانە هیچی کورد نییە بۆیە ئێمە لەگەڵ قەومیەتی تورکمانە هەساین بەم بنەوەی لێرە و لێرە ئەسامەکەین ئەسامێکی مەدەنیانە ئەەکەین بۆ ئەوەی تیان بگەین کە ئێمە بە مەدەنیەت ئەتوانین شت بکەین لەم شارەها. ئێوە ئێستا داواکاریتان بە دیاریکراوی چییە یعنی لەم گرتبوونەوەیدا؟ داواکاریەکەمان ئێستا بێ ئەم ئەمریکا هاوتوو هەڵوەشێتەوە دواتر ئێمە وەکو ئێستحقاقی انتخابی کە چۆنە ئەبەو شێوە بکرێت ئێستا 4 قایمقامە 3 عەرەبەیەکی تورکمانە کاکە کەسی کوردیان نییە. پێتان وایە پێکاتی کورد تەحمیش دەکرێت لە پارێزگاکە و ئەمە قەزا و ناحەکانیشی گرتوتەوە بە دڵنیاییەوە تەحمیش کراوین بۆیە ئێمە لە ئیسەوەدا قبولی ناکەین و لە بەدەم ئەم قایمقامی ناڕۆین هەتاکو ئەویشە هەڵنەوەشێتەوە ئیستحقاقی خۆمانش وەرنەگرین. تاوەکو ئەو داواکاریانی کە هەتانە جێبەجێ نەکرێت ئێوە لێرە بەردەوام دەبن و من ینی بەشێک لە هاوڵاتیان کە پێشتر دەماندواندن باسییان لەوە دەکرد کە ڕێگاکەش دەکرن شتی وا دەبێت دڵنیا بن هەموو دەرگایەک کراوێ بۆمان هەموو ئەو ئەگەرێک هەیە ئێمە ئەگەر محافزی کەرکووک جوابەکەمان بە ئیجابی نەبێت ڕێگای ترەگەین نەبەر. پێتان وایە بۆچی پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک لەم کاتەدا بڕیارێکی لەم شێوەیە دەدات؟ هەموو کات وا بوو ئەم پیاوە بۆکەوە خۆی بە وەکالەتە هەموو تێتەنیا وەکو بەعسیەکان فکرەکاتەوە خۆشی کۆ لە بەعسیە. پێتان وایە بە هەمان سیاسەتی ڕژێمی بەعز ئێستا ئیداری کەرکووک دەدات؟ بەڵێ هەمان سیاسەتی بەعسە هەمان سیاسەتی بەعسە ڕاکان جبوری تەطبیقیەکە لەسەر نەتەوەکان. ینی داواکاریەکانتان بردۆتە سەرەوە یاخود بۆ لانی پەیوەندیدار لە سەر و داوا بکرێت تاوەکو ئەم کێشێت چارەسەر بکرێت؟ بەڵێ پەیوەندیام شەو لە بەغداژ و پەیوەندیان لەگەڵمان کرد لە قیادی عەمەلیاتەوە پەیوەندیان لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیان لەگەڵمان کردووە و من نوێنەری مەکتەبی سیاسیم لە بۆ ئەم کۆبوونەوەی لێرە. ینی جوابەکان چی بوون و تاوەکو ئێستا هیچ بەرەو پێشچوونێکەیە لەم بابەتە؟ بەڵێ بەغداش هەم نەرمینواندووە و ئێستش کۆبوونەوەکە ئەوەی من خەبەرم پێگەشت بێت ئیجابیە. زۆر سپاس دەستخۆش بۆ مامۆستا غەفور جێگری لێپرسراوی مەڵبەندی ڕۆژهەڵاتی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان. دالیا دیارە دەمەوێت دوێنەکان زیاتر بۆ ئێوەی بینەران بگوازمەوە ئەوەی کا هەیە دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیان کە لە هەردوو پێکهاتەکەن لێرە گرت بوونەتەوە و یعنی باسییان لەوە دەکرد لێرە ناڕۆن تاوەکو ئەو بڕیارەی کە پارێزگاری بە وەکالەتی کەرکووک دەری کردووە هەڵنەوەشێتەوە و کەسێک دانەنرێت کە خەڵکی قەزاکە بێت و لە پێکهاتەی کورد یاخود تورکمان بێت. من دەمەوێت بچمە لای بەشێک لەو هاوڵاتیانە مامە سڵاوت لێبێ ئەگەر بیت ئێرەوە قسەمان بۆ بکەیت ئێوە وەک
داقوقیەکان وەک خەڵکی داقوق داواکاریتان چیەوە بۆچی لێرە گرت دەبنەوە؟ ئمڕۆ لەسەر بڕیاری پارێزگاری کەرکووک بە وکالەتەن کە قایمەقامێکی ناردووە بۆ داخۆک دەست بەکار بێت ئێمە وەکو کورد و تورکمان ئەو قەرارە ڕەتەکەینەوە ئەم قایمەقامی کە ناردوێتی بۆ داخۆک خەڵکی دەرەوەی شارەکەیە بێ ڕاوێزکردن لەگەڵ کورد و تورکمان و سەرجەم لایەنە سیاسەتەکان و نەتەوەکانی داخۆک ناردوێتی بۆیە ئەمە قەرارێکی شۆڤێنانەیە ڕەتی ئەەکەینەوە ئەمە لەسەر ئاست و خواستی خەڵکی داخۆک نییە بە کورد و تورکمان و عەرەبیشەوە بەڵام ئێمە لە داخۆقا کورد عەرەب تورکمان بێکێشەین کۆکین لەسەر ئەوەی کە قایمەقامێک دابنرێ لەسەر ئاستی پێویستی خەڵکی داخۆک بێ بە کورد و تورکمانەوە هیچ لاریمانیە ئەگەر کورد دامرێ ئەگەر تورکمانیش دامرێ کەرکووک چوار قەزای لەسرە ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێ سەرجەم نەتەوەکان مکەوناتەکان تەوازنێک ڕابگیرێ لە نێویانە بۆ ئەوەی کە سەقاقی تورکمانیش بدرێ سەقاقی کوردیش بدرێ بە هەمان شێوە سەقاقی عەرەبیش بدرێ ئەو پیاوە بەردەوام هەوڵی تێکدانەدات لە شاری کەرکووک لە قەزای داقوش هەوڵی تێکدانی نێوان نەتەوەکانەدا بە کورد و تورکمان و عەرەبەوە بەڵام خەیاڵی خاوە ئەو پەیوەندیە بەهێزەی لە نێوان کورد و تورکمانە هەیە پەیوەندیەکی کۆنا زۆریش کۆنا ئەم شارە لە سەردەمی حکومەتی پێشووی بەعس و لە شەڕی داعیشیشدا خاوەن شەهیدێکی زۆرن چی ئێمە وەکو کورد لە ئەنفال لە کیمیاباران هەڵەبجا شەهیدمان داوە تورکمانیش بە هەمان شێوە غەدری لێکراوە و شەهیدی زۆری داوە بۆیە ئێستاکە ئێمە ئەو بڕیارە ڕەتەکەینەوە چاوەڕێ ئەوەین خەڵکمان ناردووە نیونەرمان ناردووە بە کورد و تورکمانەوە لەگەڵ مەحافظە دانیشتنیان کردووە ئێستاکە بەردەوام لەو دانیشتنە بۆی کە بگەونە قەرارێکی سەلیم بۆ ئەوەی کە قایمەقامێک بنێرن بۆ ئەم داقوقە ئەگەر کورد بێت ئەگەر تورکمان بێت هیچ کێشەمان نییە مهم تەوافقێک لە نێوان مکەوناتەکانە وەربگیرێ بە کورد و عەرەب و تورکمانەوە ڕازیبوونی هەموو لایەکی لێ بێ بۆی کە ئەو قایمەقامیشە بتوانێت دەست بەکار بێت خزمەت هەموو هاوڵاتیانی قەزای داقوق بکا بەگشتی بە کورد و عەرەب و تورکمانەوە بێجیاوازی. زۆر سپاس بۆ تۆ بەڵێ دالیە دیارە ئێستا هەرچەندە نیوەڕۆ و کاتی نانخواردنە بەڵام ئەم کەسانەی کە لێرە گرت بوونەتەوە یاخود ئەم هاوڵاتیانە کە لە پێکهاتەی کورد و تورکمانن نەچوونەتەوە ماڵەکانیان هەر لێرە نان دەخۆن و لێرە بەردەوام دەبن لە گرتبوونەوە تاوەکو ئەوەی کە ئەم بڕیارەی کە هەیە هەڵدەوەشێتەوە چونکەوە خۆیان دەڵێن ئەمە غەدرێکە لە دانیشتوانی قەزای داقوق دەکرێت چونکە لە ئەو کەسەی کە دیاری کراوە بە قایمقامی قەزاکەیان دانیشتووی ئەم قەزایە نییە و خەڵکی ئێرەش نییە بۆیە ئەمان بە هەموو شێوەیەک ئەو بڕیارە ڕەت دەکەنەوە هاوکات ئەمە بە هەوڵێک دەزانن بۆ ئەوەی کە کێشە بکەوێتە نێوان پێکهاتەکانی قەزاکەوە دەبێت بچمە لای کەسێکی دیکە سڵاوت لێبێ باسی ئەم گرتبوونەوەی ئەوڕۆم تامان بۆ بکە و پێتان وایە پارێزگاری کەرکووک بۆچی ئەم بڕیاری داوە؟ من وەکو خەڵکی ڕابردووی ئەم شارە تاوان دانیشتوویە لە نیم ئێستا بەڵام هاتووم پشتیوانی لەو خەڵکە بۆ دانانی قایمقامێک کە خەڵکی ئێرەنی لەنان پارێزگاری کەرکووکەوە ئەمە ینی هەموو ئەو بەڕێزە یان ما پارێزگار ڕەچاوی ئەوەی بکردە پێکهاتەکانی ئەم ناوچەیە ئەوە دیارە ئەم گرتبوونە کە زۆری وتەوەی کورد و تورکمان زیاتر بەڕاستەکەی ئەوە ڕەچاو بکرایە بە تەوافق وایە هەموو هینەکانی عێراق و شوێنەکانی کە بە تەوافق بووە ئێستا کەرتی توانیە هەڵبژاردننی بۆ نەکەنەوە ئەنجومەنی قەزانیە پارێزگانیە ئەمە یەکێکە لە شتەکانی پارێزگاری کەرکووک کە بەردەوام بەو شێوەیە سەربەخۆوانەیان بێ پرس و ڕاکردن خەڵکی قا ئەسەپێنێ بەسەر ناوچەکانی کەیە. خۆش زۆر سپاس بۆ تۆ بەڵێ دالیا دیارە ئەوەی کا هەیە بەشێک لە ئەو کەسانی کە لە پێکهاتەی تورکمان بوون لێرە هەمیشە باسی سیاسەتی سەرۆک مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستانیان دەکرد کە چۆن لە ڕابردوودا ئەم شارە مامجەلال هەمیشە دەیوت چەپکە گوڵەکە نێوان سەرجەم پێکهاتەکان بەردەوام بێت و غەدر لە هیچ پێکهاتەیەک نەکرێت لە کەرکووک. زۆر باشە پێمنێر ماشاڵە عومەر سوپاس لەگەڵم بوویت. وەزارەتی بازرگانی عێراق